هێزەکانی پۆلیسی ئەڵمانیا ئەمڕۆ یەکشەممە باری ئاسایشیان لە فڕۆکەخانە و ئێزگەکانی شەمەندەفەر تند کرد هاوکاتی ئەوەی لە سەرانسەری وڵاتدا بە دوای پیاوێکی سووریاییدا دەگەڕێن ئەوەی گومانی پلانڕێژی ئەنجامدانی هێرشێکی بۆمبی لێ دەکرێت. گومانبارەکە ناوی جابرل بەکرە و تەمەنی 22 ساڵانە. ناوبراو لە دوێنێەوە هەڵهاتووە دوای ئەوەی هێزێکی کۆماندۆزی پۆلیسی ئەڵمانی هەڵدەکوتنە سەر ئەپارتمانتەکەی و بۆمبیان تێدا دۆزیوەتەوە. سەرچاوەکانی پۆلیسی ئەڵمانیا بە ئاژانسەکانی هەواڵی AFP و DPAیان گوتووە کە پێدەچێت جابرل بەکر پەیوەندی بە گروپی دەوڵەتی ئیسلامیەوە هەبێت. ڕۆژێک دوای دەستگیرکردنی چەند هاوڵێکی جابرل بەکر پۆلیس ڕایگەیاند یەکێک لەو دەستگیرکراوانە لە گرتوخانەدا دەمێنێتەوە بە گومانی تێوەگلانی لەو مەسەلەیەدا هاوکات دوانەکەی دیکە ئازاد کران. میدیاکانی خۆجێی ئەڵمانیا ڕایان گەیان مادەی TATPیان لە نێو ماڵەکەی جابرل بەکردا دۆزیوەتەوە ئەوەی کە تەقەمەنیەکی خۆماڵیە و لەلایەن جیهادیەکان لە هێرشەکانی پاریس و بڕۆکسیلدا بەکار هێنرا بوون.